لە هەفتەی پێنجەمی خولی نایابی کوردستان یانەی سێیسادق میوانداری یانەی دهۆکی کرد. یانەی دهۆک توانی لەلایەن یاریزان سەردار عارفەوە لە خولەکی چواردا گۆڵ یەکەم بۆ یانەی دهۆک تۆمار بکات. یانەی سێیسادق توانی لە خولەکی سیوسێدا بە لێدانی سزا لەلایەن یاریزان جوامر حەمامینەوە توانی گۆڵ یەکەم بۆ یانەی سێیسادق تۆمار بکات. لە گێمی یەکەمی یاریەکەدا هەردوو یانە هێرشیان کردە سەر گۆڵی یەکتر، بەڵام هەردوو یانە لاوڵەکانیان شکستیان هێنا و بەوەش گێمی یەکەمی یاریەکە بە یەکسان بوون بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکەشدا یانەی سێیسادق بەیەسر دەمیدرا لە یانەی دهۆک. لە خولەکەکانی کۆتاییدا یانەی سێیسادق لەلایەن یاریزان عەبدوڵڵا خەسپانەوە گۆڵی دووەمی بۆ یانەی سێیسادق تۆمار کرد و بەوەش یاریەکە 2-1 بە سوودی یانەی سێیسادق بە کۆتا هات و یانەی سێیسادق 3 خاڵی گرنگی بەدەستهێنا. ئینشاءڵڵا ئێمە بێ یاریەکانی داهاتوو بە باشتر دەرکەوین. ئێمە یعنی تیپەکەمان یاری باری تومۆمان زیاترە بێ و یاری باری تیپەکەمان باشترە بێ. ئینشاءڵڵا لە داهاتوو باشترە بێت. لەناو یاریگای سێیسادق لەناو ئەو جمهورە دەبی گەمەکی بە زەحمەت بکەین. بەڕاستی سێیسادق لەناو یاریگای خۆ تیپێکی زۆر بەهێزە لەناو ئەو جەماوەرە. ئەوەی گەمەی دووەمان بۆ لەناو دەرەوە یاریگای خۆیمان دەکرد. ئینشاءڵڵا گەمەی تر لەناو یاریگای خۆ تەعویز دەکەین. ئینشاءڵڵا. تا ئێستا یانەی سێیسادق 5 یاری ئەنجامدا و خاوەنی 10 خاڵە. یانەی دهۆکیش لە 5 یاری تەنها 9 خاڵیان کۆ کردووەتەوە. سوێی محەممەد، کەناڵی پەیام، سید صادق.